ده پله گهدارین هجا من روش هوای پیشکش کر به هوی روژه خوش دم باش. سلاوتان لەبێ هەم کاتتان باش بەرمەتی ئەو کارانم هەواڵەکانتان پێشکەشەکەین. ئەنجومەنی گەلی کورد لە بەریتانیا قۆناغی دومی هەڵمەتی گیانی ئازادی جەسی ڕێبەرەوە جەلانیان ڕاگەیاند و باسییان لەوە کرد کە لە قۆناغی دومی هەڵمەتەکەدا گۆشەگیری دەشکێنن و ڕێبەر ئاپۆ ئازاد دەبێت. هەواڵێن هێژا شەبەتخوارێن هێژان یەن چاپەمەنیە گەلێمەی لە وڵاتێک لولات لما جهودات دکن به میلیونان کنی میگو نچارما لدربا ولات بجید. برای حد تشتی دماغو ام دست بجوینه چاپمانی دکن ام و بحثگرنو منتاریا و سلاف دکن. سدماغو ام داخویانی دادن رای گشتی تجرید مطلق آن رژیم اردوغان آن سر ریبر گل کرد عبدالله اوجالان کجوه مهی آنگو سو 6 مهن ده سال سیمین داید. د دیروکا مروباهیه یا به هزاران سالان دا نه د تکوشین سیاسی دا نشی د تو سیستم دولتی دا لسر روح رهین و گرتین تجاری ظلم و اشکنجه و وها نه آتیه کرن نه حال سر روی عرده د بن شرط و مرجع نهری گران این اشکنجه دا تیرا گرتن د شخص وی دا یکو د جیهان دا راست ایرش نهری گران این قلگرن آتیه گل کرده سروق آپو ریبر گل کرده اختور سرکه یه تگوشینا گل کرد یه آزادیه یه او شروان آزادیه هیلی مزنه و وقت ام حرتم دبیجد او مذکر سرکه یه جبو به دست خستنا کردستان آزاد و الله همبری و نزیکاتی لگل کرده تجرید کرناوی تجرید لسر گل کرده او آپورا آزادی چارەسەری سیاسی یا پرسکریکا کرد بکرن د داویه دا ام بانگ لحمو گل خودگن کو با حرکت البجارتن هرمی یه لولاد با آوائه که هری فداکار آقیف بشتاری به کمپانی آزادی یا جیهانی ببن. گەنجانی ئەفریقای باشوور لە چوارچێوەی کەمپینی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بانگەوازیان بۆ ئازادی جەسی ڕێبەرۆ جەلان کردو و ڕایانگەاندووە ئۆجەلان ڕێبەری ئازادیمانە. ڕۆژ بە ڕۆژ کەمپینی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە جیهاندا فراوانتر دەبێت لەو چوارچێوەشدا ڕێکخراوی گەنجانی سوسیالیستی لە ئەفریقای باشوور کە لە ساڵی 2004ەوە بۆ پاراستنی مافی ملیۆنان هاوڵاتی ئەفریقی دامەزراوە 120,000 ئەندامی هەیە کۆبوونەوەی گشتی خۆی ئەنجامدا و بەشداریان لەو کەمپینەدا ڕاگەاندووە. تا کۆبوونەوەکەدا سەرۆکی ڕێکخراوی گەنجانی سوسیالیستی سیبو زیگودا سڵاوی لە خەباتی گەلی کورد کردو لە گوتارێکدا ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانی با هەواڵ عەبدوڵڵا ئۆجەلان ناوبرد و زیگوتە باسی لەو کرد و ئازادی فیزیکی عەبدوڵڵا ئۆجەلان خواستی ئێمەیە ئەو دەڵێ هەروەکو چۆن ماندێلامان بەڕێبەری خۆماندانا ئەمڕۆژ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری ئازادیمانە. هەروەها داوای ئازادی جوێسێ ڕێبەر ئۆجەلان و هەمووان بەیەکەوە دروشمی بژی سەرۆک ئاپۆیان گوتەوە. دا سینەم ئیبراهیم ئەو ژنە تێکۆشەرەی کە لە شێرشەکانی پەدێکە بەشداری لە بەرخۆدانی خانە سووردا کردووە دەڵێ پەدێکە لە ڕێگەی داعشەوە لە 30,000دا هێرشی کردە سەرمان و دەشلای هیجاوازێک لە نێوان پارتی دموکراتی کوردستان و داعش و دەوڵەتی تورکیادا نییە. باما پەدەکەی فەرقا پەدەکەی و داعش الباما نینە ئەو داعشێژین و قیچە ئێزیدا هەمی گرتین و هەموو کوشتین و شغلك نمايوان رنا كدين ولم واقع بين يعني فرقة بيشمرقي برزاني وفرقة داعش وفان دولتي دي وتركانين اجبر يعني وقتی سه هجی 2014 دیسا هر پیشمرگا بون ام فروتنا داعش ام کرنا دستیوان دا نگوتنا ما خو خلاص کن عبادت کی پیشوا یا شرکی مزنه پیشوا تشتکی وهنا گوتنا ما ام لیفل پیوان داشتن السي جي وانش پیش ما باز ندا بشری ما کردن يعني وان بدستي خو حوالی ما شهید خستن وان بدستي خو شهید نوجیان دنگی مدگهانده دنیای وكا يعني اوجي ديجم يعني روجنا ما بالو اوجي هدف قرتن شهيد نازي كاتشاكا يزدابو اوجي شهيد كرين يعني تجاره ام بدكي وداعش وتركيا ام جيفانا قاتين يعني وكا ياكن
جبر دیم و دیم شهر قندیل جی شهر درهمی پدکی دست خود که دست ترکیه ده شهر وان حوالات کن شهر گلیلات کن آزادی جن آزادی کاملگه تکوشان جنان با آزادی کاتی آزادی جنانه جیان آزادی جنان بە شۆڕە ژنان دەپارێزێت ڕۆژی ژن سمبۆلی تێکۆشانی لە دژی زیهنێتی پیا و ساڵاریە لە هەر شوێنێک هەشتی ئازار لە هەر شوێنێک بەرخودان بە ڕۆحی 8 مارس داگیرکاری نۆکەری تێک ئەشکێنین ئازادی ژن سۆگەرە لە گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی لەلایەن ژنانی ئازادی خواز و بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان گۆڕستانی ژنانی بێناونیشانیان بەسەر کردە و تاجە گوڵینیان لەسەردانا لە هەموو لایەکانەکەی وە لە هەموو ژنانی جیهان و ژنانی کوردستان بە تایبەتی وە سەری ڕێز و نەواتن بۆ سەرجەم شەهیدان و شەهیدانی ژنان بە تایبەتی وە لە ئێستادا کە ئەم شەهیدانە بەسەرەکەینەوە لە لەم ڕۆژەدا بە بۆی 8 مارسەوە و هەڤاڵ ڤیان وەکو سنبلی ژنانی باشوور کە لەو خەباتەیە گیانی خۆی بەخت کرد ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هیومەن ڕایتس هۆچ دەڵێ پیاوانی ئاینی گرێبەستی هاوسەرگیری ئەنجام دەدەن کە پێشێلی یاساکانی عێراقە و ئەو جۆرە هاوسەرگیریەش زیان بە ژنان و منداڵان دەگەێنێ. دوێنێ ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ راپۆرتێکی بەناونیشانی سەرلەبەری هاوسەرگیریەکەم هەڵەبوو کاریگەریەکانی هاوسەرگیری دەرەوەی دادگاکان لەسەر مافەکانی ژنان و منداڵان لە عێراق بڵاو کردوێتەوە تێیدا ئاماژەی بۆ کوڕە پیاوانی ئاینی ساڵانە هەزاران گرێبەستی هاوسەرگیری لە دەرەوەی دادگا تۆمار دەکەن کە پێشێلکردنی یاساکانی عێراق لەوانە هاوسەرگیری پێکردنی منداڵان. ڕێکخراوەکە لە راپۆرتەکەدا 37 لاپەڕیە باس لە کاریگەری و مەترسیەکانی و جۆرە گرێبەستی هاوسەرگیریانە دەکا و دەڵێ ئەو جۆرە هاوسەرگیریانە زیان بە ژنان و منداڵانی کچ و منداڵەکانیان دەگەنێت کە دەیان خاتە دۆخێکی دژوار و بێ پاڵپشتی یاسایی و چاودێری کۆمەڵایەتی دانیێڵێتەوە. ئاماژەی پۆش کڕوە ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیری لە دەرەوەی دادگا و تۆمار نەکردنی ڕێگە خۆشکەرە بۆ زۆربوونی هاوسەرگیری پێکردنی منداڵان. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ڕێژەی هاوسەرگیری منداڵان لە عێراق بەردەوام لە زیادبووندا بە گوێرەی ئاماری یونسف لە سەدا 28 کچانی عێراق پێش تەمەنی 8 ساڵی هاوسەرگیریان پێکراوە. نەتەوەیەکگرتوەکان لە دوایین ئاماریدا ئاشکرای کردووە لە 5 مانگە ڕابردووی شەڕدا نزیکەی 9,000 ژن لە غەزە کوژراون و دەڵێ شەڕی غەزە شەڕی دژ بە ژنانە. دامەزراوەی ژنانی سەر بە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان لەبارەی دۆخی ژنان لە غەزە لە ناو جەنگ و ئاماری قوربانیانی ژنان راپۆرتێکی نوێی بڵاو کردوێتەوە لەگەڵەوەی شەڕ لە غەزە 5 مانگ تەواو دەکا و دەڵێ زیاتر ژنان بۆی لە کەوتەی فرەڕەهەندەکانەوە دەناڵێنن و راپۆرتەکان دەری دەخەن ژنانی غەزە بەشێکی پێشومار دەکوژرێن و بریندار دەبن. هەروەها لە چەند خاڵێک داماژە بۆش دەکا شەڕی غەزە شەڕێکە دژ بە ژنان. لە سەرەتادا تۆ لە 5 مانگی شەڕدا بە فەرمی تۆمارکراوە بە نزیکەی 9,000 ژن لەو شەڕە کوژراون، بەڵام پێشبینی دەکرێت ڕێژەکە زۆر زیاتر بێ و بەشی زۆریان لە ژێردار و پەردووی خان و ڕووخاوەکاندا گیانیان لەدەستدا بێ. ئاماژە بۆش کراوە ئەگەر شەڕ بەم شێوەی ئێستا بەردەوام بێ ڕۆژانە 63 ژن دەکوژرێ، لە ناویاندا لانی کەم 37 دایک دەکوژرێن و منداڵ و خێزانەکان لەو دۆخە دژوارەدا جێدێڵن. لە بەرەبەیانی 7 مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردووە چەکدارانی حەماس لە ڕێگەی هەزاران موشۆکە هەریشان کردە سەر ئیسرائیل کە لە ئەنجامدا بە هەزاران کەس بوونە قوربانی و ئاوارە بوون تا ئێستا شەڕ و پێکدادانی نێوان چەکداری حەماس و سوپای ئیسرائیل بەردەوامە. هاوڕێ تۆفیق شارەزای بواری هەڵبژارنەکان دەڵێ دوای ئەوەی دادگای فیدرالی بڕیاری چارەسەرکردنی بەشێک لەو کێشانەی دەرکردووە کە هەبوون لەوانە کورسی کۆتاکان باسنەی هەڵبژارنەکان و لایەنی سەرپەرشتاری هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان هەموو بابەتی یاسایی و تەکنیکیەکان ئامادەکراوە بۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئاماژەی بۆش کڕە ڕێژەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان گەشتۆتە نزیکەی لە ساڵ 65 کۆیە و کەسانەی مافی دەنگدانیان هەیە. ئەمەش ڕێژێکی باشە بەراورد بە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان. ئەو دەڵێ هەموو ڕێکارەکان تەواوکراون، هیچ بیانێکیش نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە 10 حوزەیرانی ئەم ساڵدا. هەروەها لە 5 ئەم مانگە تاوەکو 14 ئەم مانگە کۆمیسیۆن دەست بە تۆمارکردنی ناوی حەزب و هاوپەیمانەکان دەکات بۆ هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان و وادێش درێژ ناکرێتەوە. جێگای ئاماژەیە دوێنێ نەشرفان بەرزانی سەرۆکی ماو بە سەرچووی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی 10 مانگی حوزەیرانی ئەم ساڵی وەکو وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان دیاری کرد.
عدنان عوسمان چاودێری سیاسی دەڵێ بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق بە هەمان شێوەی پارتی مەترسیە لە سەرەکیەتی و دەژڵێ بڕیارەکان لێدانە لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. عدنان عوسمان چاودێری سیاسی بە دیپلۆماتیک نیوزی ڕاگەاندووە بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق مەترسیە بۆ سەرەکیەتی هاوشێوەی پارتی. ئەو دەڵێ بڕیارێکی دادگای فیدرالی لێدانێکی گەورەیە لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئیدانە یاخود لێدان لە ئەقڵەتی خێزان و بنەماڵە. ئەمەش لە کاتێکدا کە بەپێی بڕیارێکی دادگای باڵای فیدرالی عێراق 11 کورسی کۆتایی پەرلەمانی هەرێم هەڵوەشاتەوە بڕیار هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 10 حوزەیرانی ئەمساڵ بەسەر پەرشتەی کۆمیسیۆنی عێراق بەڕێوە بچێ و هەڵبژاردنەکەش بە شێوەی فرەبازنەی دەبێ و پەرلەمانیش لە 100 کورسی پێک دێت. لە کاتێکدا کاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست نەبوونی موچە و دایان کێشە و قەیرانی دیکە و دەناڵێنن مەسرور بەرزانی کە سەرۆکاتی حکوومەتی ماوە سەرچووی بێشەرعیەت دەکا سەردانی ئەمریکای کردو و لەسەر حسابی گیرفانی موچەخۆر و هاوڵاتیانی هەرێم سەفەرێکی پڕ لە خەرجی و بە هەدەردانی پارێم هەرێمە دەکا بەبێ ئەوەی ئەو سەردانە هیچ بەرژەوەندی و ئەنجامێکی هەرێمی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبێت. مەسرور بارزانی بە پارەی گەل لە ئەمریکا چی دەکات؟ لە کاتێکدا کە وڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست نەبوونی موچە و دەیان کێشە و قەیرانی ترەوە دەناڵێنن مەسرور بارزانی کە سەرۆکایەتی حکوومەتی بەسەرچووی بێشەرعیەت دەکات سەردانی ئەمریکای کردو لەسەر حسابی گیرفانی موچەخۆر و هاوڵاتیانی هەرێم سەفەرێکی پڕ لە خەرجی و بە هەدەردانی پارەی ئەم هەرێمە دەکات بەبێ ئەوەی ئەو سەردانە هیچ بەرژەوەندی و ئەنجامێکی ئەرێنی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبێت. مەسرور بارزانی جگە لە خەرجی زۆر و زەوەندی خۆی و شاندەکەی کە کەس نازانێت چەندی خەرج کردووە بۆ شەوێک مانەوە لە هۆتێل و خواردن و گەڕان و نمایشی ئۆتۆمبیلەکانی پارەیەکی خەیاڵی بۆ بینینی وەزیری دەرەوە و سیناتۆرەکانی ئەمریکا خرج کردووە بە مەبەستی بەدەستێنانی پشتیوانیان بۆ مانەوەی خۆی و ماڵباتەکەی لەسەر کورسی دەسەڵات. نە پەرلەمانی هەرێمی کوردستان و نە هیچ دەستگا و دامەزراوەیەکی یاسایی و چاودێری هەیە لێپرسینەوە و لێکۆڵینەوە لە خەرجەکانی ئەو سەردانە بکات. سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو دوور لە هەموو چاودێریەکی دامەزراوەکان بە ئارەزوی خۆی تەخشان و پەخشانی داهاتی هەرێم دەکات کە قوت و ژیانی هاوڵاتیان و موچەخۆرانی لەسەرا. هەر لە سەرەتای سەردانەکەیەوە مەسرور بارزانی لەگەڵ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا دیداری کرد. پێش دەستپێکردنی کۆبوونەوەکە بلینکن بە ڕۆژنامەنووسانی وت ئەوان پشتیوانی لە هەرێمێک دەکەن کە لە چوارچێوەی عێراقدا و لەگەڵ حکوومەتی بەغدا گفتوگۆ و پەیوەندی توند و تۆڵی هەبێت. ئەوەش ئاماژەیەک بوو بە نیگەرانی وڵاتەکەی کە وەک پێویست کابینە بەسەرچۆقی مەسرور بارزانی لەگەڵ بەغدا تەبانیە. ڕۆژانی دواتر مەسرور بارزانی چاوی بە چەندین سیناتۆر و بەرپرسانی پێشووی خانەنشینکراوی ئەمریکا کەوت. ئەم دیدارانە تەنیا و تەنیا بۆ دروستکردنی لۆبی و پشتیوانیە بۆ مانەوەی خۆی و کەسانی دیکەی بنەماڵەکەیەتی لەسەر کورسی دەسەڵات. جگەلەوە هیچ سوودێکی ڕاستەوخۆی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نییە. چاودێرانی سیاسی دەڵێن ئەگەر سەردانەکەی مەسرور بارزانی بۆ ئەمریکا ئەم ئەنجامانەی هەبوو ئەو کات دەتوانرێت بوترێت سەردانەکە ئەرێنیە و لۆبی دروستکردن بووە بۆ خەڵکی کوردستان. یەکەم ئەمریکا گەرەنتی پاراستنی هەرێم لە هێرشەکانی وڵاتان بدات. دووەم بەڵێنی ناچارکردنی بەغدا بە پێدانی ماف و شایستەداراییەکانی هەرێم. سێەم بەردەوامی هاوکاری مادی و معنەوی بە حکوومەتی هەرێم و پێشمەرگە. چوارەم گەرەنتی مانەوەی هەرێم وەک قەوارەیەکی دەستوری. بەڵام چاودێرانی سیاسی جەخت دەکەنەوە کە مەسرور بارزانی هیچ کام لەو ئەنجامانەی بەدەست نەهێناوە چونکە تەواوی دیدارەکانی لا پێنە و بەرژەوەندی خۆی و بنەماڵەکەی بوو و تەنیا باسی کابینەکەی خۆی بۆ ئەو بەرپرسانی ئەمریکا کردووە و هیچ پڕۆژە و پلانێکی بۆ باشترکردنی دۆخی ژیانی خەڵکو و ئازادی کاری سیاسی و ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی و پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا باز نەکردووە. مەسرور بارزانیش دەیان ملیۆن دۆلاری بۆ بەکرێگرتنی ئەو کەسانە خەرج کردووە. نرخی بەکرێگرتنی ئەو کەسانی کە لۆبی دەکەن بۆ کەسێکی ئاسایی لە 2 دەفتەر دۆلارەوە دەست پێ دەکات تا نزیکەی 25 دەفتەر دۆلار دەچێت. ئەگەر ئەو کەسانی وەک لۆبی بەکرێ دەگیرن ڕاوێژکار یان پەیوەندی سیاسیەکان بێت ئەوان نرخەکەی تا زیاتر لە ملیۆنێک دۆلار دەچێت. سەردانەکەی مەسرور بارزانی هاوکاتە لەگەڵ ئەو سکاڵایی کە لەلایەن سندوقی قوربانیانی کوردستان و مەکی ئامێدی و چەندین کەسی دیکەوە لە دادگای فیدراڵی ئەمریکا لەسەر ماڵی بارزانی و چەندین بەرپرسی پەدەکەت تۆمار کراوە کە چەندین تۆمەتی مەترسیداریان خراوە تەپاڵ. بە نمونە تیرۆرکردن، کوشتنی هاوڵاتی ئەمریکی، ڕفاندن، سپیکردنەوەی پارە، کبکردنی دەنگی ئازاد، تێوەگلان لە کۆمەڵکوژی ئێزیدیەکان و چەندانی تر. یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی ئەو سەردانە دروستکردنی لۆبیە بۆ پەردەپۆشکردن و دیزە بە دەرخۆنەکردنی ئەو سکاڵایە
کە لەسەر خۆی و بنەماڵەکەی تۆمەر کراوە وەک چۆن ئەوان بە ئارەزوی خۆیان دەزۆردان لە دادگاکانی هەرێم دەکەن بەڵام لەو هەوڵەش کستی هێناوە و هیچ بەڵێن و پشتیوانێکی پێنەدراوە بەڵکو بەرپرسان و سیناتۆرەکان پێیان ڕاگەاندووە ئەوان دەزۆردان لە کاروباری دادگاکانی خۆیان ناکەن بە تایبەتریش دادگای فیدراڵی ئەمریکا کە باڵاترین دەسەڵاتی یاساییە کەس مافی دەزۆردانی لە کارەکەی نییە هەرچەندە سەرانی بارزانی $1 ملیۆن لە لۆبیکردن خەرج کرد بەڵام هیچیان فریای نەکەوت بۆیە لەگەڵ کۆمپانیای گرینبێرگ تراورینگ ڕێکەوتن کە تەنها نرخی وەڵامدانەوەی سڵاوێکان ملیۆنان $. ئەم کۆمپانیایە زیاتر لە 2750 پارێزەری لە سەرانسەری جیهاندا هەیە بە پێی زانیاریەکان میدیاکانی ئەمریکا لە هەموو ئەو دیدارانەدا ئەو کەسانەی چاویان بە مەسروور بارزانی کەوتووە ڕەخنەیان لە خۆی و کابینەکەی گرتووە کە لە بواری ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی و مافی مرۆڤدا هەرێم پاشەکشەی گەورەی بەخۆیەوە بینیوە و داوایان لێکردووە پێداچوونەوە بە دۆخەکەدا بکات سەبارەت بەو سەردانە ئەحمەد میرا ڕۆژنامەنووس و مامۆسای زانکۆ دەڵێت ئەم سەردانەی مەسروور بارزانی سەردانێکی کردراوە چونکە هەرێم پەیوەندیەکانی دەرەوەی دۆڕاندووە هۆکارەکەش کێن ئەو بەرپرسانن کە دەستی ئەردۆغان ماچ دەکەن و سیناتۆرێکی ئەمریکی بەپارە دەکڕن. هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد بن.